مەراسیمی بە خاکسپاردنی دوو برایە بەرەبەیانی دووشەممە سەرباز و کامەران لە چیای قەندیل هەڵدەدێرێن و گیان لە دەست دەدەن. هێمن براگەورەی سەرباز و کامەرانە و دەڵێت دوای ئەوەی کامەران دەخزێت بەهۆی بوونی بەفرەوە سەربازی برای خۆی پێناگیرێت و هەوڵی ڕزگارکردنی دەدات، بەڵام هەردووکیان هەڵدەدێرێن و دواتێر گیان لە دەست دەدەن. سەرەتا بەپێی زانیاریەکان کامەران پێشتر هەڵدێراوە، دوای سەربازیش خۆی پێڕانەگیراوە، ئەویش لاقی هەڵتەڕە بوو و ئەویش لە دووی هەڵدێراوە، بەڵێ ئەویش چۆ ڕزگاریکە هەڵدێراوە. بە یەکی چوار منداڵیشان هەیە و یەکیان موالی 85 یەکیان موالی 88. هۆکارەکە بەفر بووە شوێنەکە لاقان ترازا و هەڵدێراوە هیچ شتێکی دینیە. لا مەراسیمێکدا کە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان تیایدا بەشدار بوون، نوێژی بە کۆمەڵی مردوو لەسەر کامەران و سەرباز کرا و دواتێر لە گۆڕستانی چوارقوڕنا بە خاک سپێردران. لە کاتی بە خاکسپاردنیان مامۆستایەکی ئاینی دەڵێت بەپێی حەدیسی پێغەمبەرمان درودی خودای لەسەر بێت، هەر کەسێک لە شاخ هەڵدێرێت شەهیدە، ئومێدەوارن خودای گەورە بە شەهید قبوڵیان بکات. چکە یەکێک لەو کەسانەی کە شەهیدە ئەو کەسێکە هەڵدەدێرێت، ئەوانە شەردووکیان هەڵدێراون بە نەسی حەدیسی سەحی پێغەمبەر. ئینشاءڵڵا ئیماندارن و ئینشاءڵڵا شەهیدن، داوا دەکەین لە خوای گەورە بە شەهیدیان قبوڵکە و سێبووری کەس و کاریشیاندا. بەشی میلەتی مەینەت خورا و بەش خوراوی کوردمان هەر ئەوەیە، جارە ئێرانە و جارە تورکیایە و جارە وڵاتێکی دیکەیە و هەر یەکە بە ناوی شتێکەوە هەر ئەوە مەسیری ئێمە بووە. ئێمە ڕاهاتووین لەگەڵەویشانە، گرنگەوەی ئەمە داوا دەکەین لە خوای پەروەردگار حەقیان بستێنێ. سەرباز و کامەران هەردووکیان خێزاندارن و حەود منداڵیان لە دوای خۆیان جێهێشتووە. هۆکاری ڕوودانی هەڵدێرانی سەرباز و کامەران کە سەرقاڵی کار و کەسابەتی خۆیان بوون تاکو ئێستا بەنادیاری ماوەتەوە. چەند سەرچاوەیەک دەڵێن بەهۆی تەقەی پاسدارانی ئێرانەوە هەڵدێراون و بەشێکی تریش دەڵێن خزانیان لەسەر بەفر ئەو ڕووداوە دڵتەزێنەی دروست کردووە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.